لبنگهن electoral vote آنکو انجمن دنگدانه لسر ولات اندام دنگ خود ددن جبو سروک امریکا. When the American people go to the polls every November, دما خلکی امریکا د چند صندوق دنگدانه دما 11 دا دنگ خوب بدن سروک و جیگر سروک او با آکی راست شبو میر آن جنا دست نشانکری دنگ خونادن. جده ولاوه انجمن هەڵبژاردنا داوی سروک هلده بجیره. مامۆستای زانستین سیاسی جورج ادواردز به ڕێیاسکایب دگەل دەنگی ئەمریکا ئاخەفت. Each state is allocated a number of electoral votes. هر ویلایەتێکی دەستەی هەڵبژێران هەیە لە دوو ژمارە نوێنەرێن وان لە کۆنگرێسێ و دوو سیناتۆران کە نوێنەراتیە وان دکەن ئەف بە هەف ڕادبیتە هەژمارە ئەنجومەنە هەڵبژێران. 538 هەڵبژێر بە گشتی هەنا. هیلاری کلینتن لەسەر ئاستا گەلەری 3 ملیۆن دەنگ پتر بدەست ئانین. لە دانەڵد ترامپ پتر ژە هەفتێ دەنگن ئەنجومەنە هەڵبژارتنا پتر وەرگرتن. لە هەندێک ئەندامن ئەنجومەنەیەن کۆماری گوتن دەنگێ خۆ نادان ترامپ. For the electoral college to break away from what we normally do and انجمنا هەڵبژێران حتا نوکەکێم جاران بەرو واژی نێڕینا گەل بڕیاردایە ئەو ژی هەمیل دوورکێشن ڕژد بوونە خویایە ئەو ژی کێشەکە ڕژدە. خوا پێشاندان و ڕێڤەچوونن هەفتیابۆری لە دژی سیستەمێ دەرکەتن و پێویستیە گۆڕتیناوێ دیارکردن. لێ شارەزا دەبێژن ئەفتنە هیڤینە. انجمن هەڵبژارتنا بچ جهاندا ناچە و شاندێ کو تێرا گوهرتنا انجمن هەڵبژارتنان بکە نینە. بنەرینا من ئەو دێلجێهی خوا بمینە. دەمەکیدا کو هەڵبژێران دەنگێ خوا لە ڕۆژا دووشەمبێدان ئەو هەژمار بە فەرمی ناهێتە ڕاگەهاندن حتا ڕۆژە عینیە 6 مەهایەک لە کۆنگرێسێ.